ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە مەراسیمێک بۆ ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی سێمی چیرۆکەکانی شار ڕێگەخات کە تایبەتە بە مێژووی شانۆ لە شاری هەڵەبجە. بۆ مەبەستەش سەڵات جەمیل پامنێری کورسانویس لە هەڵەبجەوە زانیاری زیاتری لایە. سەڵات سڵاو لێبێ. ئاکار سڵاو لە تۆش دیارە ئێمە ئێستا لە هۆڵی مۆنومنتی شەیدانی هەڵەبجەین، ئەوەی کە لە پشتی منەوەیەوە بە شکل لا هونەرمەندان و شانۆکاران و هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە و لە ئێستادا لەلایەن مامۆساکەونە ئەحمەد یەکێکە لە شانۆکارە دیرینەکانی شاری هەڵەبجە یەکێکە لە هونەرمەندانی شاری هەڵەبجە بەردەوام لە نێوکایی هونەریدا وجودیە خوێندنەوە بۆ کتێبەکە دەکات کە کتێبەکە گزارش لە مێژووی شانۆکە لە هەڵەبجە کە بەگشتی ئەم کتێبە لە چوارچوێ زنجیرە کتێبەکە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کاری لەسەر دەکات چەند کتێبێکی پێشتر دەرکرۆوە کتێبیان تایبەتە بە مێژووی شانۆ لە هەڵەبجەدا وە قسە لەسەر کتێبە دەکات بۆ قسەکردن لەسەر کۆی گشتی ئامانجی نووسینەوەی ئەم مێژووە بۆچی ئەم کتێبە دەنووسرێتەوە. مامۆستا عوسمان محەممەد یەکێکە لە هونەرمەندەکانی شاری هەڵەبجە لەگەڵمدای مامۆستا عوسمان پێم لە ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە بە چه ئامانجێک بۆ دەستی بردووە بۆم پرۆژانە ئێستاکە پرۆژێکی لەم شێوازی بە ئەنجام گەیاندووە مێژووی شانۆی هەڵەبجە لەکەیەکەوە بۆ کەی ئەگەڕێتەوە و باسی چی دەکات و لەو کتێبەدا چ شتێکی دۆکومنت کردووە. بەڵێ سەرەتا زۆر سوپاس بۆم دەرفەتە تەمان ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە 4 ساڵی تەمەنی تەواو کرد ئەمە پێنجەمین ساڵی تەمەنێتی و ئەمە یەکەمین پرۆژەی پێنجەمین ساڵ و ساڵی نوێی کار و پرۆژەکانێتی لە ماوەی 4 ساڵ و 5 ساڵی ڕابردووە کە ئێمە کارمان کردووە هەوڵمان داوە ئەو بابەتانی کە پەیوەندیان بە فەرهەنگ و مێژوو و کولتوری هەڵەبجەوە هەیە کاری لەسەر بکەین. تاوان هەڵەبجە شارێکی دەوڵەمەندە شارێکە تاریخێکی زێڕینی هەیە لە بواری ئەدەب و لە بواری فەرهەنگ و لە بواری هونەرە زۆر جار بە لانکەی شاعیران و بێشکی شاعیران ناسراوە بۆیە کارمان لەسەر زیندووکردنەوەی ئەو مێژووە کردووە. ئەم چالاکی ئەمڕۆمان مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی سێمین کتێبی چیرۆکەکانی شارەکە تایبەتە بە مێژووی شانۆی هەڵەبجە لە زاری کارکتەرەکانەوە کە بەڕێز مامۆستا کۆچەر میرزا نووسەر و ئامادەکاری کتێبەکەیە. کتێبەکە بە شێوازێکی گشتی باس لە مێژووی شانۆی هەڵەبجە کە لە 1938 تا ساڵی 1970 کە خۆشبەختانە هەڵەبجە مێژوویەکی گرنگ و کاریگەری هەیە لە بواری شانۆیە وەکەوەی کە لە کتێبەکە ئاماژەی پێکراوە تا نزیکەی ینی پێش مانگێک لە کارساتی کیمەبارانی هەڵەبجە شانۆ لە هەڵەبجە پێشکەش کراوە وێڕاوێکە هەڵەبجە شارێکی سنووری بووە بەردەوام لەبەرەی جەنگ بۆ بەڵام هەمیشە ڕەوتە هونەرێکە چالاکیە جۆرە و جۆرە ئەدەبی هونەرەکان هەر بەردەوام بوون. ئێستا هونەر لەکوێیەدا ئێستا بۆ نمونە شانۆی هەڵەبجە لە چاسێکدا ئێوە لەو هونەرمەندانن کە بەردەوام کار لەم چوارچێوەیەدا دەکەن. ئێستا هەڵەبجە لەکوێی دنیا جوانەکەی دەبوو هونەردایەوە چالێکەکانی چۆنەوە چ گرفتێک لە بەردەم شانۆکارانی هەڵەبجە بەتایبەتی بە زەقی ماوەتەوە. بەڵێ بەداخەوە لە دوای مەرگە ساتی کیمەبارانی هەڵەبجە بەشێکی زۆری نخبە و هونەرمەندان و ئەدیبان و خەڵکی خوێنەوارەکەی شاری هەڵەبجە پەرتەوازە بوون وەکوڵێ وەکو ئاردی ناودڕێک هەڵەبجەیەکان پەژموردە و بڵاو بوونەوە بە شوێنە جیاوازەکانە. خۆشبەختانە لە دوای کیمەبارانی هەڵەبجە و دوای ئاوادانکردنەوەی هەڵەبجە ئەکرێ بڵێن ڕەوتی ئەدەبی و هونەری لە هەڵەبجە دەستی پێکردەوە بەڵام هەڵەبجە بەردەوام ئەکرێ بڵێن شوێنی جەنگ و ململانی و ئەو حاڵەتانە بوو. هەرچەندە سوپاس بەخوا ئێستا پەیمانگەی هونەرە جوانەکانمان هەیە و سندیکەی هونەرمەندانی کوردستان هەیە و چەندین گروپ و ڕێکخراو هەیە و ئەکرێ بڵێن دەنگی جددی و کاری جوان و کاری جددی ئەکرێ بەڵام بەداخەوە چەندین لەمپەر و کێشە لە بەردەم هونەرمەندانی هەڵەبجەیان وەکو پێویست هاوکاری ناکرێن کۆمەک ناکرێن جێگایەک هۆڵێکی تایبەت ینی هەڵەبجە هۆڵێکی تایبەتی تیانە بە شانۆ نمایشە شانۆیەکانی تیا بکرێ بەداخەوە نەبوونی وڵات چنێک گرفتە هەڵەبجە وڵێکی شیاوی نییە ئەمە وای کرۆ کە هونەرمەندان لە دنیای شانۆدا بڕێن. بەڵێ بەداخەوە ینی وەکووتمان هۆڵ ئیتر چۆنەڵی بڕبڕی پشتی چالاکیە جیاوازەکانە بەتایبەتی شانۆ بە زۆری لە هۆڵ ئەنجامەدرێ ئەمە گرفتێکی زۆری بۆ هونەرمەندانی شارەکە دروست کردەوە. بەداخەوە ئێمە هۆڵێکمان هەبوو خێرخوازان دروستیان کردبوو لە بەفرەکەی پارە بەداخەوە ئەویش ڕوخەیانی ئێستا هونەرمەندان و ئەدیبان و تەواوی و کەسانی کە چالاکی جۆرا و جۆرەکەن هەمیشە دۆشدا ئەمێنین لە بەرامبەرەوەی کە هۆڵێکمان نییە هەڵەبجە دوای ئەو هەموو قوربانی و زەحمەت و مێژووە جوانی کە هەیەی بەداخەوە تاوەکو ئێستا ئەوەی پێڕەوا نابیندرێ هۆڵێکی بۆ دروست بکرێ بۆیە داواکەین لە بەرپرسانی حکوومەتی هەرێم و خێرخوازان ئەو کەسانی کە دۆستی هەڵەبجەن بەهانەی هەڵەبجەوە بێن هەڵەبجە پێویستی بە چەندین هۆڵ و گەلەری جیاوازە بەوەی چالاکی هونەریەکان بچێتەوە سەر ڕەوەی جارانی خۆی.
پاشەم پرۆژەیە دوای مێژوش نووسینی مێژوی شانۆ گروپی دۆستانی هەڵەبجە بەنیازی چ کارێکەوە ئێوە تەنوێ چ مێژوویکی گەشتیم شارە بنووسنەوە. بەڵێ ئێمە پرۆژەی زۆرمان هەیە وەکوتمان ئەم کتێبی کە ئەمڕۆ چۆنەڵی چاپ و بڵاوە کرێتەوە ئەکرێ بڵین 12هەمین بەرهەمی چاپکراومانە جگەلەوەی چەندین مەراسیمی جیاواز و ڕێزلێنانمان بۆ هونەرمەندان و مامۆسایانی جیاواز کردەوە کۆمەڵێ پرۆژەی جددی و جوانی کەمان لە خەیاڵای بۆ مێدیوی کە بتوانین کاریان لەسەر بکەین. سەرکەوتن کاری جوانتر زۆر سپاس ماسەسمان بۆ زانێرە وڵای کارەوەی کە گوێبیسی بووی هەڵەبجەیەکێکە لەو شارانەی کە تاوکو ئێستا بەداخەوە کە هەڵێکی شاوینە بەڵام گەنجانی هونەرمەندانیدا نەبراون لە کای هونەرەکان چەند ڕۆژی داهاتوو گروپێک لە گەنجانی هەڵەبجە شانۆگەرێکی دیکە لەم شارەدا کە نمایشی دەکەن لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاری کردن بۆ شانۆگەریە کە هەرێکە لە ئاڕافیان ڕووزات و هاوڕێکانی کە گروپێکی گەنجی جوانی هەڵەبجەن لە کوڕان و کچان سەرقاڵی مرۆڤەکردن و بە کۆتای مرۆڤش گەشت و سەرقاڵی ئامادەکردنی هۆڵن بەداخەوە نەبوونی هۆڵێکێکە لەو گرفتانەی کە لە بەردەم شانۆکارانی هەڵەبجەدا بەردەوام ڕاوەستاوە گرفتێکی زۆری بۆ دروستکردن ئەمڕۆ لە کاتێکدا کە کتێبی مێژووی شانۆی هەڵەبجە لێرەدا پەخشەکرێتەوە بە هەموو هونەرمەندانەوە ئەو نیگرانی خۆیان دەگەێنە لایەنی پەیوەندیدار کە تاوەکو ئێستا هۆڵێکی شانۆ لە هەڵەبجەدا بوونی نییە داوا دەکەن هۆڵێکی تایبەت بە شانۆ بۆ هەڵەبجە دروست بکرێت کە چەندین جار بڕیاردراوە هۆڵ بۆنەکان بۆ هەڵەبجە دروستکرێت بەڵام تاوەکو ئێستا ئەنجامی نەبووە.